لە باشووری کوردستان ینی 33 ساڵ حکومڕانیەک هەیە کە بەناو حکومڕانێکی کوردیە، بەڵام دۆخی ژن لەو بەشەی وڵاتە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەیە، چونکە نا ئستراتیژیەک و سیاسەتێکی ینی وەها کە گرنگی بدا بە پرسی ژن بکاتە پرسی کۆمەلگا و بخاتە ئەولەوێتەوە نابینین. هەر بۆیە هەموو توندوتیژەکان سەرجەم توندوتیژەکان چ توندوتیژی سیاسی چ توندوتیژی کۆمەڵایەتی چ ئابووری هەمەلایەنە لە بەرامبەر بە ژنان ڕۆژ بە ڕۆژ فراوانتر و زیاتر بووە. ئەمڕۆکە کوشتنی ژنان ینی گەشتۆتە ئاستێک کە بەڕاستی بۆتە دیاردە، بۆتە لە ئاستی شخصیە دەرچووە، لە ئاستی کوشتنێکە دەرچوە، بەڵکو بۆتە ئاستی کۆمەڵکوژی. یعنی چونکە لە مانگەکەیە کە 30 ڕۆژە زۆر جار ئێمە یعنی بەدەگمەن ڕۆژێ 2 ڕۆژە گوێمان لە کوشتنی ژنێک نەبێ. ئەمە بەڕاستی ئەمە هێرشێکی بەرفراوانە، ئەمە کۆمەڵکوژیە لەسەر ژنان، یعنی بە جۆرێک داهێنانەکرێت لە باشووری کوردستان لە ئاستی کوشتنە. یعنی تۆ ببینە ڕێژەی باشووری کوردستان وەکو ڕێژەی خەڵک چەندێک هەمە بە هەموو ئەم وڵاتانەی کە ینی ئێمە دەیبینین لە دەرەوەی کوردستان، لە ئەوروپا، لە جێی تر، لە حتا لە بەشەکانی تری کوردستان ئەتوانین بڵین لە ساڵێکە بەقەد مانگێکی باشووری کوردستان ڕۆژەفی کوشتنی ژنی تیان نییە، یا با بڵێ هەواڵی کوشتنی ژنان نابیستی. یعنی هەر بۆیە ینی کوشتنی ژنان لووتکەی توندوتیژەکانە، لووتکەی هێرشەکانە لەسەر ژنان. ئەگەر نا هەموو جۆرە هێرشێک لەسەر ژن هەیە لە باشووری کوردستان، بە شێوازی جۆرا و جۆر ژنان لە باشووری کوردستانە کوژرێن. کاتێک کە تۆ بینی بەداخەوە ینی بەم جۆرە ژن گەشتۆتە ئاستێک لە ناو باشووری کوردستان کە ئێستاکە لە دوای 33 ساڵ حکومڕانی کوردی قسە لەسەر ئەوواکەین چۆن کوشتنی ژن کەمکەینەوە، لە بری ئەوەی کە ئێستا ئێمە قسەمان لەسەر ئەو بکردایە کە چۆن بتوانین گۆڕانکاریەکی جەوهەری لە پرسی ژندا بکەین لە باشووری کوردستان، چۆن بگێ بتوانی لە ناو سیاسەتان لە 150 بە 50 یاخود لە جێەکانی ترە ڕێژەی ژن بەرفراوان کەی کاریگەری لەسەر بڕیار هەبێ، بەڵام لەسەر بڕیاری سیاسی هەبێ، لەسەر گۆڕانکاریەکان هەبێ، بەڵام ئێمە لە ئاستێکین ئەو تا قسە لەسەر ئەواکەین کە بۆچی ئەوەندە ژنە کوژرێ، بۆچی تەنانەت ژیان بە ژن ڕەوا نابیندرێ، بۆچی بەم ئاستە مافەکانی پێشێلکەین چۆ پێشێلەکرێت، چۆن بتوانرێ سەرەتاییترین مافی کە مافی ژیانکردنە ئێمە ینی بتوانین ئەو مافە بەدەست بێنین. بەڕاستی ئەمە دۆخێکی مەترسیدار پێمانەڵێ کە دۆخێکی مەترسیدار لە باشووری کوردستان ینی لەسەر ژنان هەیە، بە تایبەتی نەتەنیا باشووری کوردستان بەداخەوە ئێمە ینی نەک تەنیا باشوور بەڵکو لە چوارچێوەی عێراقیشە نەکبەتەکەی ئێمە ئەوەیە کە لە ناو وڵاتێکی شاین وڵاتەکەش خراپترە لە باشووری کوردستان، ینی هاوشێوەیە. بۆیە ینی ئەبینین هەتا ئێستا پرسی ژن ئەو هەموو کوشتن و هێرشانەی لەسەر ژنان هەیە، ئەو دۆخە مەترسیداری کە ژن تیایدا دەژی، ینی کە وەکوتم داهێنانەکرێ لەسەر ئەوەی کە چۆن ئەم جارە ژنێکی ترە کوژرێ، چۆن دوو ژنە کوژرێ، چۆن هێرشێکی ترە، ینی لە سووتانی ژن بگرە لە چۆزانم لە کوشتن و ناچارکردنی بە خۆ کوشتن کە بە هەمان شێوە ئەوش خۆ کوشتنە زۆر جار لەسەر ناوی ئیتیحار ئەو خۆکوژیە خۆی کوشتووە، بەڵام بە دڵنیایی ئەوەشی کە خۆی کوژەیە کۆمەلگا ناچاری کردووە کە خۆی کوژێ، پیاوێک یاخود ذهنیەتێکی پیاوسالاری لە پشتی خۆکوشتنەوەکە هەیە کە ناچاری کردووە خۆی بکوژێ. یعنی کوشتنەکان ئەوەندە دۆخێکی ینی مەترسیداری بەخۆیەوە بینیوە، ئەوەندە گەشتوتە ئاستێکی بەرفراوان کە تەنانەت لەم ساڵانەی دواییە بە شێوەیە کە ئامار دەرخستنی ئامار لەلایەن بەڕێوەبەرایەتی بە دۆداچوونی توندوتیژەکان کە سەر بە حکوومەتە کە لە ڕابردووە ئەوان بۆ خۆیان ئاماری کوشتنی ژنان و خۆکوژی و ئەوەی کە پێڵەن خۆکوژی لە کەوانەیەەکە بڵاو ئەکرایەوە. ئێستا تەنانەت لەبەرەوەی کە خۆشیان ئەزانن کە ئەم ڕێژەیە زۆر مەترسیدارە، کاریگەری گەورەتری لەسەر کۆمەلگا بێ، ترسیان هەیە لە
کاردانەوەکان وای کردووە کە تەنانەت ئامارەکانی کوشتنی ژنان و توندوتیژەکانی سەری لە کۆمەلگا بشارنەوە. بۆیە ئەم دۆخە بەڕاستی هەرچەنە هەوڵیان داوە دەسەڵات بەمە بەس هەوڵی داوە کە بیشارێتەوە، هەوڵەدا بەڕێگەی جۆرەجۆر بیشارێتەوە، بەڵام بەڕاستی کە دۆخێکی هەمووان دەزانین کە دۆخێکی زۆر زۆر مەترسیدارە و زۆر زۆر لەوە مەترسیدارترە کە یعنی کە هەست پێ ئەکرێ و لە هەمان کاتیشە ئەمەی کە یعنی بەڕاستی ئەمە استراتیژیکە ئەم ینی سیستەماتیکە کوشتنی ژنان لە باشووری کوردستان، ینی گەشتۆتە ئاستێک کە دۆخێکی سیستەماتیک بەخۆیەوە بینە، ینی بەردەوامیدان بە کوشتنی ژنانەوە ینی گۆڕانکاریە لە شێوازی توندوتیژی بۆ توندوتیژی زیاتر و گەورەتر و فراوانتر و بەهێزتر لە باشووری کوردستان لە بەرامبەرژان. چەندە دۆخە کۆمەڵایەتیەکانیش ئاڵۆزترە بێت، چەندە شەڕەکانیش بەرفراوانترە بن لە باشووری کوردستان، ئەوەندە توندوتیژیەکانیش ینی ڕوو لە زیادبوون و فراوانتر و کاریگەرترەکات. ینی هەموو ئەو گۆڕانکاریانەش کە باشووری کوردستانی گرتوتەوە، چ لە ڕووی هێرشەکانەوە هێرشی داگیرکاری و ئەوانەوە بێت، چ لە ڕووی ینی بەداخەوە هەندێک خیتابی مەلای ئاینی و ئەوانە کە ڕۆژانە دەبیستین لە بەرامبەر ژنان، چ لە ڕووی ینی ئەوش جۆرێکە لە هێرشێکی تر، چ لە ڕووی هاتنی بەرفراوانی تەکنەلۆژیا بۆ باشووری کوردستان، هەموو ئەوانەش وە دۆخی خراپی ئابووری لە باشووری کوردستان، هەموو ئەوانش کاریگەریان لەسەر پرسی ژن کردووە و شێوەیەک ڕۆژ بە ڕۆژ خراپتر و خراپتریەکان. لە پشتی هەموو توندوتیژەکانەوە هەمیشە دەسەڵات ئامادەیەکی بەرفراوانی هەیە، یعنی نەک ئەوەی کە توندوتیژە کۆمەڵایەتیەکان ئێمە وەها ببینین تەنیا ینی توندوتیژی کۆمەڵایەتی ڕوئەداوە دەسەڵات کەم تەرخەمە لە چارەسەرکردنی. نەخێر ئەمە ڕاست نییە. توندوتیژیەکان لە بناغەدا توندوتیژی بەرفراوانی سیاسی و لە خودی بەڕێوبەرایەتی هەرێمی کوردستانەوە دەست پێەکە. یعنی ذهنیەتی دەسەڵات لە باشووری کوردستان ذهنیەتێکی پیاو سالاریە، یعنی دەسەڵات بە عەقلیەتێکی پیاو سالاری بنەماڵەیی عەشیرەتی فیوداڵی بەڕێوە ئەچێت. یعنی ئەم سیستەمە فیوداڵیە بنەماڵی و عەشیرەتی دەسەڵات کە بە تایبەتی لە بنەماڵی بارزانیا خۆی بینێتەوە، خودی خۆی ینی ذهنیەتێکە لە دژی پرسی ژن، لە دژی ئازادی، بە تایبەتی ئازادی ژن. یعنی ئەگەر کێشەی ژن چارەسەر ببێ، بەشی زۆری کێشەکانی کۆمەلگا چارەسەرە بن، لەبەرەوەی ژن ئەگەر خاوەن هێزی یعنی کێشەکانی چارەسەر ببێ، خاوەن ینی بتوانێت هێزی ئەو هێزەی کە پێویستە بۆ خۆی بگەڕێتەوە، ئەتوانێت گۆڕانکاری جددی جەوهری لە کۆمەلگایە بکە و کۆمەلگا بە ئاڕاستەی پێشکەوتن ڕۆشنبیری و شیارەکی بەرفراوان بگۆڕێ. ئەمەش کاریگەریەکە لەوەی کە ئەو دەسەڵاتە خۆسەپێنە دیکتاتۆری لە باشووری کوردستان هەیە و لە هەموو دنیا شاوایە، نەک تەنیا باشووری کوردستان. ئەو دەسەڵاتانەی کە لە دژی ئازادین، کە لە پێناو سەرکوتکاری و بنەماڵەیی و خۆسەپێنی و تاکڕەویە کارەکەن، ئەو دەسەڵاتانە ڕاستەوخۆ لە دژی پرسی ژنن، لە دژی ئازادی ژنن. یعنی سەرەتا لە کەسایەتی ژنە کۆمەلگا سەرکوتەکەن. ئەگەر ژنێکی ئازاد و لێهاتوو ڕۆشنبیر هەبێ، هەڵبەتە ئەو کۆمەلگایەش دەبێتە کۆمەلگایەکی وشیار و کۆمەلگایەکی زیندوو کە ڕێ بە سەرکوتکاری نایە و ئەو دەسەڵاتە بۆیە نەمانی خۆی لە دۆخێکی وایە بینێتەوە. بە تایبەتی دەسەڵاتی باشووری کوردستان نەمانی خۆی لەوەیە دەبینێتەوە کە کۆمەلگا وشیار بێ، کە دەزانێت بناغەی وشیارکردنی کۆمەلگا ئازادی ژنە، چارەسەرکردنی پرسی ژنە. هەر بۆیە لێرەوە دەسەڵات نایە بە پرسی ژن چارەسەرکە. 33 ساڵە حکومڕانی هەیە، تۆ ببینە لە پشتی هەموو کوشتنەکانی ژنانەوە، یعنی زۆربەی کات تەنانەت کوشتنی ژنان بە دەماچەی دەسەڵات کراوە، بە دەماچەی ئەو کەسانە کراوە، سیلاحی ئەو کەسانە کراوە کە خودی ئەو دەسەڵاتە پێداون لە ناو ماڵەکانە و ئەندامی حیزبە دەسەڵاتدارەکانن و دەیان پارێزن. یعنی من نمونەت بۆێنمەوە کوشتنی سنوور،
لە باشووری کوردستان کە یەک بوو لە کەیسە دیارەکان ئەو کەسەی کە سنووری کوشت بوو بە سنوورەوە 3 ژنی کوشت لەبەرەوەی لەسەر ژنێکیان دادگایی نەکرا لەسەر دوان دادگایی نەکرا سیانی کوشت یعنی نەک تەنیا ئەویش 3 ئینسانی کوشت نەک تەنیا ئەویش زۆربەی زۆری بکوژەکان سەر بە حیزبە باڵا دەستەکانن ئەوانەی لە دهۆک کە نمونەی وحشیترین و دڕندەترین هێرش بوو لەسەر ژنان و کوشتنی ژنان لە ڕابردووە هەمووی سەر دەسەڵاتی پارتی دیموکرات بوون و یعنی لێگەڕە کوشتن نەجەستەییەکان ئێمە بینیمان لە هەڵبژاردنەکان لە دوای هەڵبژاردنەکانە ئەندامەکانی پارتی دیموکراتی کوردستان چۆن دەهاتن لە کەسایەتی ژنە دەیانویست هێرشکەنە سەر ینی حزبەکانی تر چۆن لە پرسی ژنیان ئەدا چۆن ئەیانویست ژن یعنی ڕەزیل بکەن ژن لە ئاستی ژن بهێن نەخوارەوە چه ینی ئەوەی کە بەڕاستی لە باشووری کوردستان لە بەرامبەر بە ژنەکرێ ینی ئەتوانین بڵین زۆر زۆر کەمە ینی لە دەسەڵاتەکانی دنیا توانین ینی بڵین بەڕاستی نابیندێت بەو ئاستە بەردەوامیدان بە هێرش و هەمە جۆر هێرش لەسەر ژنان بۆچی ئامارەکانیش ئەشارێتەوە هەڵبەتە گرێدراوە بەو سیاسەتە ئەو کە بکوژی ژن دەپارێزێ کە دادگاکان دەسوەردانەکان لە دادگاکانەوە دەڵێ فلانە کەس کەیسەکە یەکلایی مەکەنەوە هەڵبەتەوە جیاواز لە بۆ نمونە کەیسێکی دەگمەن کە بکوژ سەربەیەکی لە دەسەڵاتەکانە و حیزبە دەسەڵاتدارەکانە و کوژراوەکەش سەربەیەکێکی تر لە حیزبە دەسەڵاتدارەکانە ئەبێتە بابەتێکی حیزبی و چارەسەریەکەن ئەمە شتێکی زۆر دەگمەنە یعنی ئێمە باسی بکوژی ژنەکەین باسی گشتیەکەین کە بە گشتی دادگایی ناکرێن بە گشتی ئەتوانین بڵێن هەتا ئێستا سزای خۆیان وەرنەگرتووە ئازاد دەکرێن و دەپارێزرێن هەندێک جار بەداخەوە یعنی بینیومانە بکوژی ژن پلە و پۆستی بەرزتر کراوەتەوە مەدالیای ڕێزی پێبەخشێنراوە لەلایەن دەسەڵاتەوە بۆیە ئەمانە بەڕاستی ئەگەر ئەتوانین بڵین ئەگەر ژن بەڕێخستن کراو بێت ئەگەر تێکۆشانی ژن بەرفراوانتر بکرێت ببێت وە هێزی ڕێخستنی ژن بەرفراوان بە لە باشووری کوردستان ڕاستەوخۆ لە بەرامبەر ئەمە هەڵوێستی جدی نیشانەدرێ یعنی بەداخەوە بە هەمان ئاوازی دەسەڵات یعنی ئەتوانین بڵین سیستەمی باشووری کوردستان بەگشتی هەم لە ڕۆ دادوەریەکەوە دەسەڵاتی دادوەری کە مداخلەی لەلایەن دەسەڵاتدارانەوە تیا ئەکرێەوە یعنی بۆتە بەشێک لە تونند و تیژەکان لەسەر ژنان لەلایەکی تر پەروەردە بە هەمان شێوە کە وەکو وەزارەتی پەروەردە هەتا وەکو ئێستامە دەبینین ینی دەرچووی زانکۆیە یاخود دەرچووی چزانم دکتۆرای هەیە یاخود دەرچووی کۆمەڵناسی و دەروونناسی و دکتۆری دەرونیە ڕۆژانە قسە لەسەر پرسی ژنەکە وەکو مەلایەکە یعنی ڕێزمەیە بۆ هەندێک مەلا وەکو ئەو مەلایەنەی کە یعنی هەتا سەر ئێسقان لە دژی ژن قساکەنەوەش بە هەمان ڕەنگ قساکە خراپتریش یعنی زانستەکەی بەکارە هێنێ لە دژی ژن بۆچی لەبەرەوەی بە عەقڵیەتێک لە پەروەردەی باشووری کوردستان وەزارەتی پەروەردەکراوەکە نەیتوانی واتە ئێستا یەکسانی هەزمکە یەکسانی بینی ژن و پیاو هەزمکە بە هەمان ڕەنگ لە ئەوقاف وەزارەتی ئەوقاف یعنی هەمان شتە من نازانم ئەنجومەنێکی خانمان هەیە من دەمەوێت لێرەوە پرسیار بکەم ئەنجومەنی خانمان جگە لە ڕووپۆشکردنی تونند و تیژەکانی سەرژنان جگەل لەوەی کە بیاوێت لە دەرەوەی وڵات ڕوویەکی جوانی و دیکۆرێکی جوان بدا بەو دەسەڵاتە جگە لەوەی کە لەسەر خوێنی ژن لە باشووری کوردستانەژی چه ئەرکێکی تری هەیە من لێرەوە لە ئەندامانی ئەو ئەندامانە پرسیارەکەم کە لە ئەنجومەنی خانماندا هەن ئێوە چی دەکەن لەو ئەنجومەنی خانمانە ئەو استراتیژیانەی کە لە ساڵانە لە 25 نۆڤەمبەر و 8 مارسایان کۆنفرانسی لێکەن و دەسەڵاتدارەکان بانگەکەن چه کاریگەریەکی لەسەر پرسی ژن هەبووە کام تونند و تیژەی کە بکردوێتەوە تونند و تیژی سیاسی کە هەتا ئێستا ڕێژە ژن لەناو بڕیاری سیاسی دانیە بە دان پیانانی تەنانەت خودی ژنانی ناو دەسەڵات ڕێژەی تونند و تیژی کۆمەڵایەتی کەم کردوێتەوە کە ڕۆژانە داهێنانەکرێت لە کوشتنی ژنانە ڕێژەی کام تونند و تیژی ژنانی خستۆتە سەرکار ژنانی کرۆ سەر ئابووری خستۆتە سەر ئابووری سەربەخۆ کام داهێنە کام گۆڕانکاری کردووە
يعني بەتەنیا ئەتوانم بڵێم ئێوە ئەوانەی لەو ئەنجومەنەشان هەتا ئێستا بەداخەوە لەسەر خوێنی ژنان دەژین کە دەبێ بەڕاستی بۆ خۆیان ئەوە قبول نەکەن یا ئەوە تا ئەو ئەنجومەنە کارا بکەن ئەو استراتیژیە حکوومەت ناچارکەن بە جێبەجێکردنی یا ئەوە تا دەست لە کار کێشنەوە بە بتوانرێ بەڕاستی هێزێکی بەرفراوانی ژنان دروست بێ کاریگەری بکات لەسەر پرسی ژنان وەکتر بۆیە بەڕاستی دەمەوێت یەک شتێکی کەش بڵم کە زۆر لام گرنگە لە باشووری کوردستان داگیرکاری دەنیا داگیرکاریەکی نەتەوەی نییە ئەو داگیرکاریە قوڵەی کە لە باشووری کوردستان هەیە بە هەمان ڕەنگی داگیرکاری نەتەوەی داگیرکاریی ڕەگەزیە یعنی ئەو هەمیشە بینیومانە کە بۆ نمونە داگیرکاری دەوڵەتی تورکیا کە لە باکووری کوردستان چۆن لە بەرامبەر پرسی ژن هێرشەکە چۆن هێرشەکاتە سەر پرسی ژن لە ژن ئەدا ژن تیرۆرەکە لە ڕۆژانە هەم لە باشووری کوردستان تیرۆرەکە هەم لە باکوور و هەم لە پارچەکانی تری کوردستان بۆیە ئەو داگیرکاریە بە هەمان ڕنگ بە تایبەتی داگیرکاری دەوڵەتی تورکیا کاریگەریەکی مەترسیداری لەسەر دۆخی ژن لە باشووری کوردستان هەیە جگەر لە تیرۆرەوەی کە لە بەرچاوی بینین ئەو دەسەڵاتی باشووری کوردستانیش بە سیاسەتی ئەنقەرە بەڕێوە ئەچێ هەم لە پرسی ژنە هەم لە پرسی نەتەوەیە هەم لە پرسی ئازادیە بۆیە ئەو فاشیزم و هێرشانەی حکوومەتی ئەردۆغانی دژە ژن بە هەمان ڕنگ لە باشووری کوردستانیشان لە دژی ژن بەڕێوە ئەچێت و پێشەخرێت و بەرفراوانترەکرێت بەداخەوە یعنی دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا هەردووکی دوو دەوڵەتی کۆنەپەرست دوو دەوڵەتی دژە ژن دوو دەوڵەتی هەر یەک بە جۆرێک و بە مەزهەبێک لە دژی ژنان لە دژی ئازادی لە هەوڵدانان یعنی ئێمە ئێستا بیرمان نەچێت دوو ژنی کورد لە وڵاتی ئێران سزای لە سێداریان بەسەردا سەپێنراوە هەر یەکە لە وەریشە مرادی و پەخشان عەزیزی بۆیە ئەو دەسەڵاتانە هەردووکی حاشیەوەی تورکیا کۆچ چۆن لەلایەن دەوڵەتی تورکیا و بە سەدان و هەزاران ژنی ئازادی خواز و تێکۆشە خراونتە زیندانەکان و سزای قورسیان بەسەردا سەپێنراوە هەردوو دەوڵەت کە کاریگەریان هەیە لەسەر باشووری کوردستان لەسەر سیاست لە عێراقا دوو دەوڵەتی پاشکەوتوو و دوو دەوڵەتی دژە ژن و دژە ئازادین هەر یەک لە ڕێگەی کۆمەڵێک هێزی سیاسیەوە لە ناو عێراقا سیاسەتی خۆیان پێشەخەن ئەوەی کە لە عێراقا هەوڵەدرێ لە ڕێژی حەکانەوە هەڵبەتە دەسوەردانی ئەو دەوڵەتانەی تایە بێگومان بەڵام زۆر مەترسیدارە لەسەر پرسی ژن بەڕاستی ینی لەدایک ئەتوانین بڵین ئەو یاسایە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە ینی ئەتوانین بڵین هەم ڕێژەی دەستدرێژی لەسەر مناڵان دەکاتە یاسایی یعنی ڕێگە بە مناڵی لەسەر و 9 ساڵەوە دەدا بە ناوی هاوسەرگیری و دەستدرێژی بکرێتە سەری و ئەمەش ینی کاریگەریەکی مەترسیدار لەسەر کۆمەلگا لە عێراقا دروستەکە زۆر مەترسیدارە یعنی ئەتوانین بڵین لە جیهانە کەمیوێنەیەشتی وایە ینی تۆ لە هیچ وڵاتێکی تری ئەم جیهانەیە نایبینی بۆیە ئەمە بەڕاستی مەترسیدارە لەلایەکی ترەوە هەر ئەم یاسا جێبەجێ بکرێ مناڵ بەو تەمەنە بدرێت بەش و ڕێژەی کوشتن و خۆکوشتن زۆرە بێ ینی چەندە ئێستا وەکۆڵە گۆمەکەمان قوڵە کە نازانین چۆن لی دەرباز بین ئەوەندەی تر قوڵە بێت عێراق و باشووری کوردستان ئەوەندەی تر کوشتن و خۆکوشتنی ژنان زیاد دەکات لەلایەکی تر هەروەکو یۆش ئاماژەتان پێکردن مەسلەی دایکایەتی یعنی دایکایەتی یەکێکە لەو شتانەی کە ئیتر ژنوالیەکە هەموو زوڵ مستەمێک قبولکە لەگەڵ بەرامبەرەکەیە کە لە چوار دەورالیەکرێ کاتێکیش کە منداڵی نەدرێتێ لە حاڵەتی جیابوونەوە ئەوەندەی تر ناچارە بێ کە توندوتیژەکان قبولکە کە ناچارە بێت بمێنێتەوە هەر چۆن توندوتیژیەکرێ هەتاگاتە ئاستی کوشتن و خۆکوشتن و چوزانم جۆرەکانی تر نەخۆشی دەرونی وە لەناوبردننی ژنان ئەتوانین بڵین بەڕاستی ئەو یاسایش پێش بکەوێت جینۆسایدێکی ژنان لە باشووری کوردستان و عێراقا پێشەکەوێت ئیتر ئەمە پێویستی بە هەندێک هەوڵ هەیە بەڕاستی
هەندێک هەوڵ دراوە توانین بڵین گرنگن لێرەوە من دەستخۆشی لێ بەیەکیانەکەم دەستی ماندووبوونیان دەوشم بەڵام بەڕاستی زۆر کەمن زۆر پێویستە بەرفراوانتر بێ ئەو هەوڵانە و بەهێزتر بکرێ ئەگەر نا ئەو یاسایە زۆر مەترسیدارە بێت یعنی ئێمە بینین لە پارچەکانی تری کوردستان بە تایبەتی ڕۆژاوی کوردستان ڕۆژ بە ڕۆژخۆری ئازادی ژن زیاتر هەڵیەت یعنی زۆر جێگەی خۆشحاڵی و ئومێدە باکووری کوردستان وێڕای هەموو ئەو هێش و زەختانە هێشتا تێکۆشانی ژن تێکۆشانێکی ئازادی ژن و پێشخستنی یەکێتی ڕیزەکانی ژن فراوانتر و بەهێزترە بێ ئەمانە گرنگن ئێمە پێویستە سوود لەوانە وەرگرین وەکو ژنانی باشووری کوردستانیش بەڕاستی ڕووی ئێمە لە ڕابردووە ڕووی ژنانی باشووری کوردستان لەوە بوو کە مۆدلی ئەوروپا مۆدلی لیبرالیزم مۆدلی ئەوانە بە ئەساس بگرێ بۆ چارەسەرکردنی پرسی خۆی بەڕاستی ژن لە ئەوروپاش لە ناو سیستەمی لیبرالیزم و تاکڕەویشدا لە ناو قەیراندایە حرەکەتە فێمینیستەکان بۆ خۆیان یەن سوود لە تێکۆشانی ژن لە ڕۆژاوای کوردستان وەرەگرن و دێن کۆنفرانسی لەسەرەکان پەروەردەی لەسرە بینن ئێمە ژنی باشووری کوردستانیش بۆ ئێمە هەرە نزیک ڕۆژاوای کوردستانە کە بتوانین سوود لەو ژنۆلۆژی وەرگرین زانستی ژنناسی وەرگرین چارەسەری پرسی ژنی پێ بکەین لە باشووری کوردستان کە ئەمەش بە دڵنیایی بەر لە هەر شتێک بە یەکێتی ڕیزەکانە کرێت یەکێتی پێشخستنی ڕیزەکانی ژنان لە باشووری کوردستانە یەک هەڵوێزبوونیان یعنی وێ ڕایەوەی کە تۆ لە حزبی جیاوازی پێویستە یعنی یەک هەڵوێست بێنە لای یەکتری بەڕاستی لە پرسی ژنە دەست لە ناو دەست لە بەرامبەر تەنانەت حزبەکانی خۆشیانە ڕاوەستن حزبەکانی خۆشیان ناچار بکەنەوانی کە سەر بە حزبەکانن ناچاریان بکەن کە لە مەسلەی ژندا هەڵوێستی جددی نیشان بدەن و بتوانن ینی کاریگەریان هەبێت لەسەر پرسی ژن نەک پرسی ژن ئەساس نەبینەوە بۆیان کۆتا بابەت بێت ژنان ئەتوانن ئەگەر دەست لە ناو دەست بن ڕێخستنیان بەهێز بێ و خاوەن فکر و ئایدۆلۆژیایەکی ئازادی بن ئەتوانن بەڕاستی کاریگەریەکی گرنگ لەسەر سیستەمی حکومڕانی لە باشووری کوردستان و لە عێراقیشدا بکەن لە هەردوولا ئەتوانن یعنی هیچ کاتێک ئەم دەسەڵاتە چاوەڕێ مەکە یەک هەنگاوی بچووکیش لە مەسلەی ژندا بنێ بۆ ژن دەبێت بە تێکۆشان و بە یعنی بەشەر ئەتوانین بڵین ینی شەڕی دەستەویە خەو سلاح ناڵێن بەڵام ئەبێت بەشەر ژنان بتوانن مافەکانیان وەربگرن لە باشووری کوردستان و لە عێراقیشدا وە بە تایبەتی لەم حکوومەتەی باشووری کوردستانە پێویست بەوە هەیە ژنان ئێمە ئێستا بەرەو 25 نۆڤەمبەرە چین ینی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە لە دژی ژنان دەبێت لەم 25 نۆڤەمبەرەوە ئێمە بەڕاستی بتوانین ینی ئەوەی کە هەتا ئێستا و هەڵانەی کە هەمان بووە ینی کۆتایی پێبێنین و بتوانین بە دیدێکی ئازادی خوازی بە دیدێکی یەکێتی نەتەوەیمان لەگەڵ ژنانی کورد لە بەشەکانی تر کوردستان بە دیدێکی ئەنتەرناسیۆنال لەگەڵ ژنانی گشتی جیهاندا سوود لە ئەزمونونەکانی ئەوان وەرگین و بە باوەڕبوون بە خۆڕێخستنکردن لە ناو باشووری کوردستان و دروستکردنی فشار و استراتیژێکی بەرفراوان و بەهێز ئەتوانین کاریگەریمان هەبێت لەسەر گۆڕانکاری وە کەمکردنەوەی توندوتیژیەکانی سەر ژنان و پێشخستنی سیستەمێکی هاوسەنگی ڕەگەزی لە باشووری کوردستان و ناوچەکەدا.